لە ڕۆژی جیهانی لاواندا حزب و ڕێکخراوە ئیسلامیەکان سەربەرزانە باس لە بەرهەمی چەندەی ڕابردوویان لە پێگەیاندنی لاوان دەکەن و ڕایدەگەێنن. پەروەردەبوون لە ژێر سایی بەرنامەی ئیسلام، گەنجانی هۆشیار و ورەبەرز لە بەرامبەر ناڕەحەتیەکانی ژیان بنیاد دەنێت. 12 ئابی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی لاوان لە جیهاندا دیاری کراوە. لەو ڕۆژەدا کادیر و بەرپرسانی ڕێکخراوە ئیسلامیەکان دەڵێن کۆمەڵگە متمانەیەکی بێسنووری بە گەنجانی پەروەردەی مزگەوت و حیزبە ئیسلامیەکان هەیە و بەردەوام هەگبەی کاریان پڕە و تۆوی ئومێد و متمانە بەخۆبوون لە ناو تاکەکانی کۆمەڵگەدا دەچێنن. دیارە لە کۆمەڵگەی ئێمەدا چینی لاوان کاریگەریشە زۆریان هەیە، بە تایبەت ئەو لاوانەی کە لە پەروەردە و پێگەیاندنە کار ئەەکەن لە ڕێی ڕێکخراوە ئیسلامیەکانەوە. جیاوازێکی زۆر هەیە لە نێوان ڕێکخراوە ئیسلامی و ئەلمانیەکان. ئەو ڕێکخراوانەی کە کار لەسەر پەروەردە و پێگەیاندنی گەنجانەکەن بۆ ئەوی کۆمەڵگەیەکی تەندروست، گەنجێکی بەهرەدار و دەستپاک و ئەمین پێشکەش بە کۆمەڵگە بکەن، هەمویان سەرچاوەیان ڕێکخراوە ئیسلامیەکانە. لە ماوەی ڕابردوودا ڕێکخراوە ئیسلامیەکان گەنجانیان لەسەر هەوڵدان بۆ کۆکردنەوەی تێش و بۆ قیامەت و لەبیر نەکردنی دنیا بە پاساوی ژیانی دواڕۆژ جۆش داوە. بەڵام دنیایەک نا وەک ڕێکخراوە ئەلمانیەکان تەواوی چالاکی و هەنگاوەکانیان بۆ بەلا ڕێدابردنی گەنجان و مەستکردنیان بێت بە ڕەگەزی بەرامبەر و مادە زیان بەخشەکان. گەنجانیش هاوشێوەی بەرپرسان و بەڕێوەبەرانی ڕێکخراوە ئیسلامیەکانی لاوان خۆشحاڵن کە لە ماوەی ڕابردوودا لەسەر دەستی دەیان مامۆستا و پەروەردەشیاری ئیسلامی گۆشتدراون و لە ئێستادا گەنجێکی ئامانجداریان لێ بەرهەم هاتووە. دڵنیایی ئێمە لە ماوەی ڕابردووە لە دەیان ساڵی ڕابردووە وەکو ئەم ڕێکخراوانە توانیمانە گروپێک لە لاو توانێک بڵم گروپێک دەیان و سەدان لاوی خاوەن قیەم و خاوەن فکری ئاینی پاک پێشکەشی کۆمەلگا بکەین کە کۆمەلگا توانم بڵێم متمانیان پێکا و شانازیان پێکا و بەڕاستی بە پرسیارەتیان پێدا، چونکە ئێمەمان لەبیر نەچێ هەموو ئینسانێک لە هەردوو کۆمەڵایەتیا بژی حەزی بە کەسێکە کە مامەڵەی غڵا بکە لە بزنسا بێ یاخود لە غێری بزنسا بێ بتوانێت متمانەی پێ بکە، بتوانێت چۆنەڵی مقدراتی خۆی بخاتە بەردەست. بە دڵنیاییەوە ئەگەر گەنجێک لە حیزبێک یاخود لە ڕێکخراوێک یاخود لە هەر شوێنێک کە بۆنی ئیسلامی بوون یاخود بۆنی موسڵمان و بوونی لێبێت زۆر باشترە کە لەوێ پەروەردە بکرێت و لەوێت گەورە بێت و پێ بگات تاوەگوی بچێتە دەرەوەی ئەم شوێنانە کۆمەڵە دەستگای تر، چونکە خۆمان ئەبینین کە گەنجان لەم سەردەمایە بەچیەوە مەشغوڵ بوون و بەچیەوە خەریکن و پێگەیاندنی نەوەیەکی هۆشیار و سوودبەخش و ئامانجار یەکێکە لە خاڵە هاوبەشەکانی نێوان لایەن و ڕێکخراوە ئیسلامیەکان. پێچەوانەی لایەنە سیاسی و ڕێکخراوە ئەلمانیەکان ئەگەر لە هەموو شتێکدا ناکۆک بن لە مەستکردن و بێهیواکردنی گەنجان کۆک و یەکدەنگن. و شێر محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.